من دكتور أكرم كريم محمود بسپۆری نەشتەرگەری دڵ و سنگ و بۆڕەکانی خوێن لە مانگی ڕەمەزان زۆر کەس زۆر جار نەخۆشەکان پرسیار دەکەن ئایا لە ڕەمەزانە ڕۆژوو بگرین یان نەیگرین یان چۆنیتی ڕۆژوو گرتن. ڕۆژوو گرتن سترێسێکە لەسەر لەشی ئینسان وەکو چۆن ئینسان وەرزشەکە وەکو چۆن ئینسان ڕێکردنێکی قورسەکە ئەوها سترێسە لەسەر لەشی ئینسان. ئەگەر بێت و ئەو کەسانی کەوا دەماری دڵیان گیراوە یان چارەسەر نەکراوە کێشەیەکیان هەیە لە دڵیان زعیفە یان گورچیلەکانیان زعیفە یان ئاو لەسەر سیەکانیان کۆ دەبێتەوە یان دەبحەسەدریان هەیە هێشتا چارەسەریان نەکردووە ئەوانە نابێ ڕۆژوو بگرن لەبەرەوە ئەو سترێسە ئەو حاڵەتانیان بۆ زیاد دەکا و دەبێتە هۆی ئەوەی کەوا نەخۆشیەکان زیاتر تەسیری هەبێت لەسەریان. بەڵام ئەو کەسانی کەوا چارەسەری نەخۆشەکانیان کردووە ئایا شەبەکە باڵۆنیان داناوە یان مەسەرن بۆ نمونە نەشتەرگەریان کردووە دەمارەکانیان گۆڕیوە ئەو کێشەی دەبحەسەدریە و کێشەی تەنگەنەفەسی و ئاو لەسەر سیەکانیان کۆبوونەوە ئەوانیان نەماوە ئەوانە بە شێوەیەکی گشتی دوای 3 مانگ لە ئەنجامدانی نەشتەرگەریەکەیان لە ئەنجامدانی چارەسەرێکە ئەتوانن ڕۆژوو بگرن بەڵام بە شەرتێک ئەبێ لە ماوەی ئەو 3 مانگەی کە تێپەڕیوە داخلی خەستەخانە نەبووبوونەوە ئاو لەسەر سیەکانیان کۆ نەبێتەوە و بە پێی ئیکۆ و فەحسەکانیان دڵیان لە 45% کەمتر نەبێ قووەتەکەی یعنی عەجزیان نەبێت لە دڵیان و دەرمانەکانیان بە شێوەیەکی ڕێکوپێک بتوانن دابشکن چکە دەرمان هەیە ئەبێ ڕۆژی 3 وەخت وەری بگرێ ناچارە ئەو کاتە ناتوانێت لەبەر دەرمانەکە ڕۆژوو بەڵام ئەگەر بێت و بتوانێت دەرمانەکانی دابشکە بۆ وەختی ئیفطار و وەختی سحور ئەوانش دەتوانن ڕۆژوو بگرن و ئەو نەخۆشانشکەوە سەمامی دڵیان گۆڕیوە ئەوانش عینی دەتوانن ڕۆژوو بگرن بە مەرجێک 3 مانگ تێپەڕی بێت و ئەو 3 مانگی کە تێپەڕیوە لەسەر عملیاتەکان بەبێ کێشە و مشکلە بوون یعنی بەبێ ئەلتیهابات بەبێ بەرزبوونەوەی فشاری خوێن بەبێ ئەوەی ئاو لەسەر سیەکانیان کۆ بێتەوە بەبێ ئەوەی ئاو لە چواردەوروبەری دڵیان کۆ بێتەوە زەختیان ڕێکوپێک بێ شەکریان کۆنتڕۆڵ بێ گورچیلیان زعیف نەبێ ئەوانە زۆر ئاساییە ئەتوانن ڕۆژی خۆیان بگرن و زۆر سپاس.